مەسرور بارزانی هەوڵە دیبلۆماسیەکانی دەست پێ کرد. دیدار و کۆبنەوەکانی بەرهەمدارن و بەهێزترین سەرکردەکانی ناوچەکەی بینی. گەڕانەوەی دۆناڵد ترامپ بۆ سەرۆکایەتی ئەمریکا گۆڕانکاری ڕیشەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەدوای خۆیدا دێنێت و زۆرێک لە وڵاتانی ناوچەکە ترسیان لەو گۆڕانکاریانە هەیە. مەسرور بارزانی وەک سەرکردەیەکی دووربین و خاوەن ئەزمون بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکان هەنگاوی پێویستی هەڵگرت. هەوڵەکانی مەسرور بارزانی بە سەردانێکی ڕاگەیاندراو بۆ دوو وڵاتی بەهێزی ناوچەکە دەستیان پێکرد و کۆبنەوەکانی بوونە جێگەی سەرنجی میدیا جیهانیەکان و بە گرنگیەوە باسییان لە سەردانەکەی مەسرور بارزانی کرد. سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ بەهێزترین کەسایەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە شێخ محەممەد بن زاید سەرۆکی ئیمارات کۆبەوە کە قسەکانی سەرۆکی ئیمارات لای ئیدارەی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا یەکلایی کەرەوەن. دوای سەرۆکی ئیمارات مەسرور بارزانی سەردانی ئوردنی کرد و لەلایەن شا عەبدوڵڵاوە پێشوازی لێکرا کە یەکێکە لە دۆستە هەرە نزیکەکانی ئەمریکا لە ناوچەکە و خاوەنی پێگەیەکی بەهێزە لای ئەمریکیەکان. گرنجیدانی هەردوو سەرۆکی وڵاتانی ئیمارات و ئوردن بە سەرۆکی حکوومەت یەرێمی کوردستان بۆ پێگەی مەسرور بارزانی و بەهێزی کەسایەتی و هەوڵە دیبلۆماسیەکانی دەگەڕێتەوە. هەوڵەکانی مەسرور بارزانی بەردەوام دەبن و لە داڤۆسەوە چاوی بە سەرکردە گەورەکانی جیهان دەکەوێت و پەیوەندیەکانی هەرێم و عێراق دەخاتە سەرمێزی سەرکردە جیهانیەکان و سیاسەتی چەوتی عێراق بەرامبەر بە خەڵکی یەرێمی کوردستان بە گرنگترین کەسایەتیەکانی جیهان دەگەێنن. سەرۆکوەزیران مەسرور بارزانی خاوەن پێگەیەکی بەهێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەوروپاش. هەوڵە دیبلۆماسیەکانی توانیوێتی سەرەڕای ئەو هەموو هەڕەشەی هەیە لە ناوچەکەدا کوردستان بەرەو کەنارێکی ئارام بێت. ئەو کاتێ هەمووان چاویان لە کەوتنی هەرێمی کوردستان بوو خەونیان بە لەناوبردنی قەوارەی دەستوری هەرێمەوە دەبینی. مەسرور بارزانی خەونی هەمووانی لە گۆڕناو حکوومەتێکی بەهێزی دروست کرد و هەوڵەکانی کوردستانیان بەهێزتر کردەوە.